هەواڵی کۆچی دوایی تێکۆشەر کەسایەتی بەناوبانگ سەرکردەی لێهاتوو کاک قادری حاجی عەلیم بیست یەکجار نیگەرانم لەبەرەوەی تاریخی یەکتریناسینمان دەگەڕێتەوە بۆ ساڵی 1972 لە یەکێتی قوتابیانی کوردستان بەیەکەوە لە پشتی چۆمان لە گوندی بندایزان چالاکیەکانی هاوینانی یەکێتی قوتابیانمان هەبوو بۆ ئەو ناوچەیە لە خۆشکان و ئێنێ و مەران و کاک قادری یەکێک بوو لەگەڵ هەواڵەکانی لەو تیمە لەوێ یەکتریمان ناسی و گەنجێک بوو کە تازە لە ئەعدادی تەواو کردبوو و یەکێک بوو لەو گەنجە تێکۆشەرانەی کە لەوێ باسی هینی بۆ کردم باسی ئەوەی بۆ کردم کە ئەوان لە ڕێکخراوێکی تازە دامەزرا و ئیشەکەن کە ناوی ڕێکخراوی کۆمەڵەی ڕێنزەرانی کوردستانە بزوتنەوەی مارکسیلینی کوردستانە بکاتە کە قادری حاجی عەلی لە بەدرێژایی تەمەنی خۆی لە کاری سیاسی بووە چالاک بووە لە کاری سیاسی کە قادری حاجی عەلی یەکێکە لە بنەماڵەیەکی تێکۆشەرەوە لە بنەماڵەیەکە کە هەموو خێزانەکەی زۆر بەم شۆڕشەوە ماندوو بوو